ئیمانبوون بە ڕۆژی قیامەت یاخود ئیمانبوون بە ڕۆژی ئاخر ئەمەش پایەکە لە پایەکانی ئیمان. هەر کەسێک ئیمانی بە ڕۆژی قیامەت نەبێت، ئەگەر نوێژش بکە، ئەگەر بە ڕۆژوش بێ، ئەگەر حەجش بکە، مسلمان نییە. وێ دەبێ ئیمانمان بە ڕۆژی قیامەت هەبێت، بە یەوم الآخر هەبێت. لەبەرەوە ناونراوە یەوم الآخر، چونکە ئەخیر ڕۆژە هیچ ڕۆژێتر لە دوای ئەو ڕۆژە نییە. ڕۆژی قیامەت یەک ڕۆژە، دوو ڕۆژ نییە، سێ ڕۆژ نییە، هەفتە نییە. و زانایان فەرموون ناوەکانی قیامەت ناویان زۆرە. تعدد الأسماء تدل على تعدد الأوصاف. دائما هەر شتێک ناوی زۆر بوو، وەصفەکانیشی ئەوصافشی زۆرە. ئەوەش بەڵگەی لەسەر ئەوەی کە ئەو شتە زۆر بەتین و بە شدەت و دژوارە. ڕۆژی قیامەت خوای تەعالی فەرمێ یوم عظیم یوم یقوم الناس لرب العالمین. ڕۆژێکە زۆر عظیمە. يوم ترونها تذهل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها وترى الناس سكارى وما هم بسكارى ولكن عذاب الله شديد. كاتك نفخي صور ليدري لروج قيامت لأهوالي أو روجا آفرتي دوجان من علاقي لبارشت وهروها ئەو ئافرەتەشی کەوا مناڵەکەی لە باوشە شیرێ داتێ فڕێدا لە حیبەتی خۆیە. ئەوەندە ڕۆژێکی سەختە. بۆیە ناوەکانی ڕۆژی قیامەت خوای گەورە لە قورئان بە چەند شێوەیەک باسی کردووە. ناوی ناوە یەومە التەناد، ناوی ناوە القارعە، الحاقە، ناوی ناوە یەوم القیامە، یەوم الآخر، یەوم التەغابن، يوم يقوم الأشهاد. ناوكاني قيام الزورة، الواقعة، القارعة، هر يكو وصفي شيء لهمور يكو كواتا روجي قيامت روجي سخته